چەند هۆکارێکی سەرەکی یەکەم هۆکارەوەیە کە هێزە ئەقلیمیەکان پشتگیری لە کورد ناکەن بۆ مەبەستیان نییە کورد پێ بگێنن. دووەمیش ئێمە دەوڵەتەکانی دراوسێمان هەر یەکە و بەشێکی کوردستانی لەلایە واتە ناتوانێت ئەو مەبەستەی کە ئێمە هێمانە بیپێکێ. سێهەمیش لەناو خودی سەرکردایەتی بڵێن لەناو هێزە سیاسەکانی کوردستانە ناتوانێت بگەێنە ئەو قەناعەتێکەوە تەباییەک و براییەک هەبێت. بۆیە ئەمانە هۆکارێکن بۆی کەوە مەئسات و کارەسات لە کوردستانە ڕوودا. بەرتەوازایی لە هەر لە تەنانەت لە خێزانێکی شابێت ئەبێتە کێشە گرفت بۆ ئەو خێزانە و دواکەوێت لە هەندێک مەسائل لەگەڵ خێزانەکانیان نەخۆزەڵا با بڵێن وڵاتێکی وەکو میلەتێکی وەکو کورد کە چەندی ساڵە شۆڕش و خەباتەکەوە چەند ساڵە هەوڵەدا دیارە ئەمانە پێویست بەوەکە کە بەڕێزان ئەوانەی کە ئەمڕۆ بە سیاسەتمەداری کورد ناو ئەبرێن بەخۆیانە بچنەوە بۆی بتوانن ناو ماڵی کورد ڕێخەن و ناو خۆمان ڕێ بکەین. ئەمجا کە ڕێکەوتین هێزەکانی بەرامبەر ناتوانن وەکو ئێستاکە بە ئارەزوی خۆیان بێن بە لە وڵاتەکەمانە کێشە دروستکەن خەلەی جوتیار بسووتێنن یا هەر شتێکی ترکەن. ئێمە وەکو نووسران پێمان باشە هەموو هێزە کوردەکان ببن بە دەستێکی پۆڵاین ببن بە شتێکی پۆڵاین بۆ بەرامبەر بە دوژمنەکان. یەکگرتن یەکگرتن یەکگرتن. هۆکارەکان زۆرن. من طبعا لە شعرەکانی خۆمە ئەگەر جەنابەت ئاگادار بی تیشکم خستوەتە سەری پێم باش بووە کوردی یەکگرتوو بێت بۆ بەگژاچوونەوەی ناحەزانمان. طبعا ناحەزان زۆرەکەیانەوە ئەم کەشە ئارامەمان لێ تێک بدەن. منیش لە شعرەکانمە هەوڵم داوە خەڵکی هان بدەم لەسەر ئەوەی یەک بن یەکگرتوو بن. بۆچی دەبێ خاک و بەرهەمی ڕەنجی کورد ساڵانە بەزایە بڕوە؟ بۆچی ئەو هەموو خاکە بە پیت و بە فەڕەمان هەیە سەیرەکەی ساڵانە جوتیاری کورد بەرهەمی بێمایە و هیچ سوودێکی نییە؟ بۆیە من هەوڵم داوە لە شعرەکەمە جێگای مەینەتیەکان و ئازارەکانی کورد لە شعرەکەمان ڕنگدانەوەی هەبێ و بە دڵنیایی و هەمیشە گەلی کورد سوودیان لەو پەرتەوازەیە و یەک نەبوون و کەرتبوونەی نێوماڵی کورد وەرگرتووە. ئەگەر پارتە سیاسیەکان یەک بوونایە کەرکوو نەئەتوانرا بگەڕێتەوە سەر عێراق و کەرکوو هەر لەسەر کوردستان بوو. ئەو یەک نەبوونە بوو وای کرد ناوچە جێناکۆکان بگەڕێتەوە ژێر دەستی حکوومەتی عێراقی. بۆیە یەک نەبوون هەمیشە خاڵی لاوازی کورد بووە. ئەگینا کورد هەر کاتێک یەک بووە توانێتی پارێزگاری چاک لە خۆی بکات. کوردم و بێگەردم و مافی ڕەوای خۆمم دەوێ، خاوەنی خاک و خەباتم پێشەوای خۆمم دەوێ. بۆ دەبێ لە زێدی خۆم بەری ڕەنجم زایە بێ، بۆ دەبێ لە زێدی خۆم بەری ڕەنجم زایە بێ. وابەستەی ئەم نیشتیمانم ئاو هەوای خۆمم دەوێ. شاخ و پێدەشتی وڵاتم کوێستان و گەرمیانمە، غاز و گازی بابە گوڕگوڕ تین و هێزی گیانمە. میری بابان و سۆران و ئەردەڵان ئەمڕۆ یەکە بۆ پارێزگاری ئەو خاکەی خەڵاتی یەزدانمە. ئێمە هەمومان ئەزانین کە دوژمنانمان زۆرە. میلەتی کورد چواردەوری دوژمنە و بە هەموو شێوێک لە پیلان و معامەریان کە بتوانن زەرەر لە ئێمە بن و وڵاتمان داگیر بکەن. بەڕاستی ئێمە لە هەموو لایەکەوە زارەرمەند دەبین ئەگەر ماڵی کورد یەک نەگرێ، ئەگەر حیزبەکانی کورد دەست نەخەنە ناو دەستی یەکەوە و نابێت بە هیچ شێوەیەک تەفرەقە بکەوێتە نێوانیانەوە، نابێت لە ڕووی ئیعلامەوە منافەسە یەکتری بکەن و دژایەتی یەکتری بکەن. ئێمە پێویستمان بە دژایەتی و منافەسەکردن، ئێمە پێویستمان بەوەیە دەستخەینە ناو دەستی یەکەوە بە هەموو لایەکمان بتوانین وڵاتمان سەرکەوتوو بێ، وڵاتمان پارێزین، میلەتەکەمان بپارێز لە هەموو بەرپرسەکانی کاتان لێکم دەستخەنە دەستیەکەوە بۆ چارەسەری ئەم قەیرانە سەختانەی کە ڕوومان تێ ئەکات و کە ڕوویشی تێکردوین. ئەکید دوژمن زیاتر زاڵ ئەبێ بەسەرمانە و زیاتر قەیرانەکان بەرەو سەختتر ئەڕۆن. دەکەم لە هەموو بەرپرسەکانی کورد دەستخەنە ناو دەستیەکەوە ڕەچاوی ئەوە بکەن کە میلەتی کورد نەفەوتێ، ڕەچاوی مەسلەحەت و بەرژەوەندە تایبەتەکانی خۆیان نەکەن.